داواتەوەریەکەمی بەڕاوی بانی باش کوردستان ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە باز لە دۆخ و گوزەران و هەروەها هاوکاریەکان دەکەین و باز لە کار و چالێکەکان دەکەین کە بۆ ئەمڕۆ ڕۆژێکی جیهانی دیاریکراوە بزانین کار و چالێکێک بەڕێوە دەچێت بگومان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخینە ڕوو کە ئێش بە میوانجاری کاک دلێفەرێک کەوتە بێژی کۆمەڵی کورسە باڵایانی کوردستان شێکی ڕاستەخۆ لە سعودی ئامادەیە بانی باش کاک دلێر بەخێربێ سپاس دەست خۆش بێ. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە بگومان ئێمە باز لە دۆخ و گوزەرانی کورسە باڵایان دەکەین بەڵام لە دواییدا بەڵام لە سەرتادا وەکو گشت خاوەن پێداویستی تایبەت دۆخ و گوزەرانیان چۆنە یعنی گرفتەکان چی؟ سەرەتا زۆر سپاسان دەکەم سپاس بۆ نارتی ئەمڕۆ ڕۆژی 3/12 ڕۆژی جیهانی کەمەندامان با بڵێن کە ئێستا ناوەکەی گۆڕاوە بە خاوەن پێداویستی تایبەت کە لە 3/12 ساڵی 1992 ئەنجومەن یاسایشی نەتەوەی گرتوەکان بە کۆی گشتی بڕیاریدا 3/12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بێ بۆ کەمەندامان کە ئێستا ناوەکەی گۆڕاوە بە خاوەن پێداویستی تایبەت کە هەموو چین و توێژەکانی کەمەندامی ئەگرێتەوە بە کۆی گشتی لە ئێستا بەداخۆ لە با بڵێن لە هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتەکان لە ئاستێکی باشدانە و هەتاکوی ئێستا نەتواندا لایەن حکومەت هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدارەوە ژیانێکی شایستە بۆ خاوەن پێداویستی تایبەت بە کۆی گشتی دابین کرێت. بەڵێ کاتە ئەو ژیانە شایستەی کە تۆ ئاماژەی پێکەیت خوان لە چیدا دەبینەوە بۆ بەگشتی بۆ خاوەن پێداویستی تایبەت؟ ئێمە ئەگەر بەراورد بکەین بە وڵاتان و بە دەوڵەتانی دنیا کە ئەچیتە هەر شوێنێکی دنیا کە یەکەم جار سەیری ژیانی خاوەن پێداویستی تایبەتی ئەو وڵاتەیە ئەو هەرێمە ئەکرێ ئەگەر بێت و ژیانێکی شایستە و شەرەفمەندانەی بۆ دابین کرابێت ئەو وڵاتە بە وڵاتێکی پێشکەوتوتێت بە وڵاتێکی کە بە وڵاتێک دەناسێت کە مافی مرۆڤی تا بەرجەسەکراوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەی کە کراوە هیچ شتێک نییە بە کۆی گشتی کە باسی لێ بکرێت کە بۆ خاوەن پێداویستی کرابێ هەم لە ڕووی دابینکردنی موچەیەکی شایستە لە ڕووی بیمەی تەندروستی لە ڕووی دابینکردنی کەرتی پەروەر لە ڕووی خوێندن لە سەرەتاوە هەتاکو زانکۆ پەیمانگا و دواتریش دانەمەزراندن و پەراوێزکردنی کۆی خاوەن پێداویستی تایبەت هەم لە کەرتی گشتی و هەم لە کەرتی تایبەتیش. بێگومان ئێمە کاک دلێر دێنە سەر ئەم بابەتانە دانە بەدانە بەڵام بابینە سەر ئەوەی کە ئێوەکو وتەبێژی کۆمەڵی کورسە باڵایانی کوردستان کێشە و گیر و گرفتەکانی و هەروەها بربەستەکانی بەردەم کورتە باڵایان چییە؟ ئەگەر بوون لە چەند خاڵێکشدا کۆی بکەیتەوە. هەموو کێشە و گرفتانەی کورتە باڵەکانی ژێر هەمان ئەو کێشە و گرفتانن کە خاوەن پێداویستیەکان تایبەتەکان هەیەە بەڵام کورتە باڵەکان ئەتوانم بڵێم لە هەندێک شتات زیاتر کێشان هەیە و تایبەتمەندترن چونکە ئێمە ئێستا کەسانێکن کەمەندامن یاخود نابیستن یاخود نابینان لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بتوانن کارێک بکەن یاخود ئیشێکیان بتوانن دەستکەوێت بەڵام کورتە باڵەکان بە شێوەیەکی گشتی ناتوانن کار بکەن تەنیا ئەوە نەبێت ئەو کەسانە کە خوێندەوارن یا کەسانەی بەهرەیەکیان هەیە ئەوێش حکومەتی هەرێم لە ڕێگەی کەرتی گشتیەوە یاخود کەرتی تایبەت بتوانێت هەلی کاریان بۆ بڕاستێنێ ئەمەش بەداخەوە بە شێوەیەکی گشتی نەبووە تەنیا تاک هەیە کە کورتە باڵا و لە کەرتی گشتی و کەرتی تایبەتە کاری دەستکەوتووە ئەمەش بە شێوەیەکی گشتی نەبووە بە شێوەی ئەوە نەبووە کە حکومەت بە ئەرکی خۆی بزانە بەڵکو بە شێوەی وەکو شێوەیەکی هاوکاریکردن و بڵێن بە تەکلیفکردن و ئەوانە بووە. بەڵێ کاتە دەکرێت بڵێن لە ڕووی هەلیکارەوە بە هیچ جۆرێک واتە بە شتێک نەڕەخساوە بۆ ئەوانەی کە کورتە باڵان یاخود ڕەخساوە بەڵام ڕێژەکەی زۆر کەمە. هەتاکو ئێستا خۆی لەو یاسای کە تایەتی مانگی حەوت پەسەند کرا و هەموار کراوە تایەتی کابێ لە کەرتی گشتیش و لە کەرتی تایبەتیشدا هەم لە هەموو پرۆژەیەک یاخود حکومەتی هەرێم لە هەموو دامەزراندنێکا ڕێژەی لە ساڵ 5 بۆ خاوەن پێداویستی تایبەت بێت بەڵام ئەمە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵکو ئێمە وەکو کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان و لە ڕێگەی مەڵبەندی گشتی و لە ڕێگەی سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکانەوە ئەوەی کە من ئەو ژمارەی باسێکم لە دام و دەستگاکانی حکومەت یاخود لە کەرتی تایبەتە ئیشان دەستکەوتووە ئەمە بە هەوڵ و جوودی کۆمەڵی کورتە باڵەکان و سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکان بۆینا ئەمە وەکو ئەوە نەبووە کە بە یاسا بکرێت و مافێکی خۆ بێدابین کرابێت. بەڵێ بینە سەر کەرتی پەروەردە
داچەند لە خوێندنگاکان و ناوەندەکانی خوێندندا هاوکاری کورتە باڵیان کرا بۆ نمونە شوێنی تایبەت بەخۆیان بۆ ڕەخسا بێت ئەو کێشەگیر و گرفتانەی کە لە بوارەکانی دیکە هیانە بتواندرێت لە ناوەندەکانی خوێندن نەبێت و بڵکو و کێشەکانیان پڕکرابێتەوە. لە کەرتی پەروەردەشا بە هەمان شێوە ئەوەی کە کراوە جۆرێک لە کاراسانی بە تایبەت لە دەوروبەری سلێمانی و بڵین ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و قەزاونەحەکانی سەربەسلێمانی لە سنووری پەروەردەی سلێمانی وەکو کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان خۆیان توانیانە ئەو شوێنانە ئەو توانیمانە ئەو شوێنانەی کە کورتە باڵای لێ هەندێک ئاسانکاریان بکەین وەکو دابنکردنی بڵین تەختەی دانیشتن و بڵین تەختە ڕەش و دەبلیسی و قاتی خوێندنەکەی ئەگەر لەسەرەوە بێ هێناومانەتە خوارە و ئەمانە لەسەر لەو بوارەدا کراوە بەڵام وەکو حکوومەت هێرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی لە کەرتی پەروەردەشا هیچ احتیمامێکی بە کورتە باڵا و بە خاوەن پێداویستی تایبەت نەداوە ڕەچاوی باری ئەوانی نەکردووە لە دروستکردنی بینای قوتابخانەکان هەرچەندە ئێستا حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە خۆی کێشەیەکی گەورەی بینای هەیە و بیناکانی ئەوەشی کە هەیەی زۆربەی کوالیتیان بڵێن نزمە و کۆلن بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی بۆتە تیجاری و بازرگانی و بە هیچ شێوەیەک ئەوەشی کە هەیە لە کەرتی گشتیدا لە ئاست داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کورتە باڵەکان نیشان نییە. واتە لەگەشت قۆناغەکانی خوێندندا بە هیچ جۆرێک گەر ڕێژێکی کەمیش بێت ئەوە لەبەر چاونێکیراوە ئەوان دەکرێت بوونە تایبەت بن مەبەستم لە خوێندنی سەرەتایی بێ دوایەوە زانکۆ و پەیمانگاکان هیچ ڕەچاوێک نەکراوە بۆ کورتە باڵەکان ئێمە ناشمانوێت جواب بکرێنەوە یعنی خوێندنگەی تایبەت بە خۆمان هەبێت بەڵکو ئەمانوێت لە ناو هەر لە باخچەی ساوایانەوە هەتاکو زانکۆ و پەیمانگا و خوێندنی باڵا ئێمەمانەیە ڕەچاو بکرێت ڕەچاوی ئەو کەسە ئەگەر بیناکەش یا بەو شێوە دروست نەکرابێ بەڵام کاتێک خوێندکارێکی وەها دێتە ئەو خوێندنگا یا ئەو زانکۆ و پەیمانگا ئەو شتە سەرەتایانەی کە زۆر زەروون و گرنگە بکرێت بەڵام ئێمە توانیمانە مەگەر کەسێک هەر پێمان نەزانی بێ دەستی ئەمی پێ نەگەشتمێنە ئاسانکاریمان لە ڕێگەی خۆمانە بۆ کردووە. سەبارەت بە کەرتی تەندروستی تا چەند هاوکاریتان کراوە لە ڕووی کەرتی تەندروستیەوە ئێوەش بوونە ئەچن چارەسەرێک وەرەگرن ئەمانە هیچ هاوکاری بوونە کورتە باڵایان کراوە؟ خۆی کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی خراپە لە هەرێمی کوردستان ئەمە خۆیان ماگانە و هەفتانەش بەرپرسانی تەندروستی ئەم شارە و هەموو کوردستانش دانیان بەوە داناوە کە کەرتی تەندروستی هەرێمی کوردستان لە ئاستێکی باش هاانیەوە بەرگەی حاڵەتی لە ناکاو ناگرێت بەمەستی بە نسبەت کورتە باڵەکانیشەوە کەرتی تەندروستی بڵێن ئاسانکارێکی وەهای نەکردووە لە هەتا حدێک بڵێن لە ئەتوانێن لە کاتی سەرک پێشخستن و لە کاتی سەردانی نەخۆشخانەکان ئەو بەپێی کەسەکە و بەپێی بەڕێوەبەری نەخۆشخانەکە هاوکاری هەیە بۆ نمونە نەخۆشخانەی شارمان هەیە ئەوەی کە لای ئەوان دەستکەوێ هەم ستافی کارگێڕی و بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئەوەی کە بە ئەوان بکرێت و لە توانای ئەوان دابێ بۆ کورتە باڵەکان ئێمە هەتاکو ئێستا بڵێن لیان ڕازی بوون بەڵام زۆربەی کات ئەو شتانەی کە وەکو نەشتەرگەری و وەکو ئەو فەحساتن کە زۆر کار پێویستن هەم لای ئەوان نییە و هەم لە دەسڵاتی ئەوانان نییە کە بۆ نمونە نەشتەرگەری بەپێی هیچ بڕیار و ڕێنماوی یاسایەک نییە کە ئەوان بتوانن بێ بەرامبەر بێ داشکاندنیان بۆ بکەن تەنیا ئەوەی لە توانای ئەوانە هەبێت هەرچەیەکیان پێکرابێ ئاسانکاریان کردووە. بەڵێ بەشێک بازەوە دەگەن تەمان منەوێت دروستێکی لە زاری ئێوە بزانم باز لە پسوڵەکە دەکەم دەڵێت تەنها لە ڕووی پسوڵەوە بۆ نەبوویان کەم کراوەتەوە تەنها بەڵە پسوولەکەش هەیە ئەوش ئەگەر هەوەی خاوەن پێداویستی تایبەت پێبێ یا کورتە باڵا پێبێ بۆ نمونە بۆ خەڵکی ئاسایی بە 3000 بۆ ئێمە بە 1000 دینارە هی بەیانیان بێ بەرامبەرە هی ئێواران بە 1000 دینارە. بەڵێ سەبارەت بە ئێوە خۆتان کێشەگیر و گرفتەکانی تەرجگە لە کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی تا چەند لە شوێنە گشتیەکاندا یاخۆت بوونە لە فەرمانگە و دامەزراوەکاندا ئەمانە لە بەرچاو دەگیرێت بە شێوەیەکی گشتی لە ڕووی معنەویەوە لە ڕووی هاوکاریکردنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە هەولێر و هەم لە سلێمانی لە ڕووە معنەویەکەوە بۆ کورتە باڵەکان بە شێوەیەکی باش هاوکارن یعنی کاتێک سەردانی دام و دەستگا و فەرمانگەکانەکەی بە هەموو شێوەیەک ئاسانکاری بۆکەن و هاوکاری دەکەن بەڵام ئەوەی هەیە
کە داوا و داخوازیەکان بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی بنەڕەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ ناکرێت کە ئەمە کێشەی سەرەکی ئێمەیە لە ڕووی ڕێگاوانەکان و شوێنە گشتەکانیشەوە بە هەمان شێوە ئەویش بە شێوەیەکی پێویست ڕەچاوی باری خاوەن پێداویستی تایبەت وە کورتە باڵەکان نەکراوە. بەڵێ ئێوەکو کورتە باڵیان داواتان چی دەبێت بۆنە لە حکوومەت گەربێت و لە شوێنە گشتەکان ئەمە لە بەرچاوگیری کامە ئێوە بمنە تیشکی زیاتر دەخەنە سەر. ئێمە بە درێژایی دروستبوونی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان و بە تایبەت لە دوای بڵێن 2023ەوە ئێمە بەردەوام ناوە ئەومان کردووە کە لە شوێنە گشتەکان و ئەو بیناو ڕێگاوبیانانەی کە دروست دەکرێت هەم لە کەرتی تایبەت لە کەرتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی وا بکات ئەو بەڵەندەرەی یا ئەو کۆمپانیای کە ئەو کارە وەردەگرێت بیکا بە مەرج بەسەرەوە کە هەر لە بڵێن دروستکردنی ڕەمپا و دروستکردنی WC و شوێنی دانیشتن و دەرشۆر و هەموو ئەو شتانەی کە پێویستە لە ڕێستۆرانتێک لە مەطعەمێک لە شوێنێکی گشتی لە دام و دەستگایەک و لە کەناڵێکی وەکو ئەم کەناڵانە کە ئێمە زۆربەی کار لەیمان لە کەناڵەکانی ڕاگەیاندنیژێ بڵێندا کەناڵەکە خۆی نەوەک کارمەندەکانی کە کاتێک سەردانێکەکەی بە شێوەی کەرتی گشتی ئەوش هەمەعاناتی هەیە لە ڕووی WC و لە ڕووی دەستشۆر و لە ڕووی ڕەمپا و ئەو شتانەوە ئەمانش هەیە بە کۆی گشتی لە هەرێمی کوردستان ڕەچاوی باری کورتە باڵەکان نەکراوە. سەبارەت بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی بێت کە تۆ ڕۆژێک دیارەکەیت ئەبێ جاکراوە بێ لە ڕۆژەکانی دیکە ئایا هیچ کار و چالێکێک بۆ نمونە ئێوە وەکو دەبێژی کورتە باڵانی کوردستان لەم ڕۆژەدا کار و چالەکەیتان دەبێت یاخود چۆن دەبێت ئەمڕۆ چۆن بەڕێدەکەن؟ ئێمە وەکو کورتە باڵەکان دیارە ئەم ڕۆژە ڕۆژێکی جیهانیە بەڵام ئێمە وەکو کورتە باڵەکان خۆمان هەموو ساڵە 26 یانزەی هەموو ساڵێک ساڵیادی دامەزانی کۆمەڵی کورتە باڵەکان ئێمە وەکو خۆمان زیاتر بڵێن کار و چالاکیەکانمان لە ڕۆژی خۆمان بوو کە 26 یانزە بوو بەڵام لە 3 ئێمە هەموو کاتێک ئەوەی کە پێویست بوو بێ هەم بە تایبەت لە ڕاگەیاندنەکانەوە چ بە شێوەی بەرنامە چ بە شێوەی لێدوان بێ وا بەیاننامە بێ ئێمە دەنگ و ڕەنگی خۆمان گەیانوە بە حکوومەت و بەلایەنی پەیوەندیدار بەڵام ئەوەی کە جێی سەرنجە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە تایبەت لە بواری نیشتەجێکردن و لە بواری ڕەخساندنی هەلیکارە بۆ کورتە باڵەکان بەڵام کەرتی تایبەتش کە ئێمە خۆمانەزانین لە هەرێمی کوردستان بە کۆی گشتی و لەم شارە ئێمەشا بە تایبەت چەندەها بازرگان و بەرهێنی گەورەمان هەیە کە خاوەنی کۆمپانیای گەورەن لە بوارە جیاجەکانی بیناسازی و ڕێگاوبان و پیشەسازی و هەموو ئەو شتانەدا بەڵام ئەوانیش نەیانتوانیوە ببنە بڵێن شتێک کە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیحراجکەن لە ناو پرۆژەکانیانە کە بە چەندەها دۆنم زەویان وەرگتۆ بۆ ئەو پرۆژانیان و چەندەها بڵێن قازانجەکەن لەسەر لە هەرێمی کوردستان و لەسەر ئەم خاکە بەڵام نەیانتوانیوە کە ژمارەیەک لە کورتە باڵا لە ناو پرۆژەکانیانە سوودمەندکەن بە هەم بە دابینکردنی یەکەی نیشتەجێبوون و هەم بە ڕەخساندنی هەلی کار کە ئەمە گلەیەکی گەورەشە چونکە لە ئێستا هەرێمی کوردستان بەرەو ئەوە ڕواکە هەموو بوارەکانی بووە بە کەرتی تایبەت و کەرتی گشتی بە شێوەیەکی گشتی فراهم کراوە بۆیە ئێمە ئەم جارە زیاتر داوا لە کەرتی تایبەتی شەکەین چونکە لە هەموو دنیا ئەوە هەیە کە کەرتی تایبەتیش هاوکارە لە پاڵ حکوومەتە چونکە ئەوش هەر لەو حکوومەتە و لەو هەرێمە یان لە وڵاتایە کە بۆتە وەبەرهێن و بۆتە سەرمایەدار و بۆیە حەقی خۆیشتی وەکو ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی و ئاینی و نەتەوەی کە خزمەتی ئەم هیچ نەبێت ئەم جۆرە کەسانە بکات. بێکمان دێنە سەر هاوکاری خاوەن سەرمایەدارەکانیش بەڵام ئەمێت ئەوم زیاتر بۆ ڕوونکەیتەوە واتە لە ئەمڕۆدا هیچ کار و چالێکێکی وا بەڕێوە ناچێت بۆ منە کار و چالێکی جۆر بە جۆر بێت دەرخستنی هەندێک بابەت بێ تەنها ئەوەی لە کەناڵەکانی ڕاگەاندن داواکانی خۆتان پامی خۆتان دەگەێنن. بەڵ ئەی کاتە سەبارەت بە هاوکاری خاوەن سەرمایەدارەکان لەن ئانیشەوە ئێوە هاوکاری ناکرێن تەنها ئەوە نییە لەلایەن حکوومەتەوە بمەوەستە لەوەیە؟ ئێمە زۆر ئەبێ سوپاسی شام بکەین چونکە هەندێک کۆمپانیا و کەس و لایەن هەیە ئەو کەس و لایەنەکان بڵێن کەسەکان خێرەومەندەکان ئەوە بە هەنێک کەسەیە کە لەسەر گیرپانی خۆی و بە دەست و
ماندووبوونی خۆی خوای گەورە سەرۆتێکی یاوە پێی ئەمانە زیاتر دەستیان بە خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵاکان و هەیە بە تایبەت لە مانگی ڕەمەزان لە جەژنەکان و لە بۆنەکاندا. بەڵام هەندێک کۆمپانیای تریش هەیە کە خۆمانەی بینین ساڵانە ئەوانش بە هەمان شێوە لە جەژنەکان و لە بۆنە تایبەتەکانە ئەوانش هاوکارە بن، بەس ئەم هاوکاریە تەنیا بۆ جارێکە یا کاتێک نەخۆشێک کورتە باڵایەک نەخۆشە بێ یا هاوسەرگیریەکە یاخود حاڵەتێکی لە ناکاوی ئەبێ زۆر زەرور بڵێن پشتگیری و کتابێکی کۆمەڵی کورتە باڵەکانی بۆکەین ئەینێرینە لای ئێمە بەدەستی بەتاڵ ناگەڕێتەوە. بەڵام ئەمەش ناکاتەوەی کە هەر لە یاساکاتیاتی حکومەت کەرتی تایبەتیش ملزەم کە هەم بە ئەو پرۆژانەی دروستێکە خاوەن پێداویستی تایبەت بە ڕێژەی لە ساڵ 5 بێ و هەموو پرۆژێکی نیشتەجێبوونیش لە هەرێمی کوردستان کە دروست دەکرێت دەبێت ئەگەر جێبەجێ بکرێت لە ساڵ 5 بۆ خاوەن پێداویستی تایبەت بێت. بەڵێ هاوکارەکانی لەلایەن حکومەت و هێندەکەمە ناتوانێت کلێنەکانی ئێوە بە تەواوەتی پاکاتەوە. خۆی حکومەتی ئێرە تەنها 150,000 ئەوش بە شێوەی هاوکاریە تاکو ئێستا. بەڵام ئەگەر بێت و یاسا کە جێبەجێ کە پەسەند کراوە لە پەرلەمان ئەگەر بێت و جێبەجێ بکرێت ئەتوانین بڵێن لە سا 60 بۆ هەفتای داواکاریەکان هەموو خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان بڵێن ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چەندە لە بڕگەی موچەکەدا موچەکە ئەگەر بێت و جێبەجێ بکرێ و یاسا زۆرترین موچە ئەگەر بێت و ڕێژەی پەککەوتەیەکەی لە ساسە بێ ئەمجا موچەکەی 250,000 کە ئێمە ئەممان بەدڵ نییە بە تایبەت بۆ کورتە باڵانەی کە هیچ سەرچاوەیەکی تری داهاتیان نییە یاخو فەرمانبەر نین و هیچ موچەیەکیان نییە ئەوانە حەق وایە لە 500,000 دینار کەمتریان نەبێت چونکە ژیانی کورتە باڵا زۆربەی زۆریان کرێچین نەخۆشن خوێندکارن نەخۆشی درێژقایانیان هەیە کەسێک بە دیاریانەوە خەریکیانە بێ بە خێوانەکە لەبەرەوە 500,000 دینار کەمتر بێت ناتوانێت ژیانێکی شایستە بۆ خۆی دابین کات. واتە لە ڕووی هاوسەرگیریشیەوە ئەم شایستەدارێکی وەریجەگرن بەش ناکات. باشە ئەی ئێوە بۆ منە داواتان کردووە بۆ منە داواکەتان بە تەواوی بگێنن بە لایەنی پێوەستمان بابەتە یاخود جواب دراونەتەوە یان بەشێکی جواب دراوەتەوە جێبەجێکرا بەشێکی تر خۆی ماوەتەوە. بڵێن داواکاریەکان داواکاریەکان هەمووی لەو یاسایە یاساکە لە مانگی حوتەوە لە پەرلەمان بڵێن هەموار کراوە دەرچوو هەموو فراکسیۆنەکان سوپاسیانەکەین بەشدار بوون لە تێپەڕاندن و پەسەندکردنیە بەڵام ئەوەی کە ماوە حکومەتی هەرێمی کوردستانە ئێمە پێشتریش یاسامان هەبوو لە 2011 پەسەند کرابوو بەڵام جێبەجێ نەئەکرا بەڵام مشکلەیەکی هەبوو کە ناوی کورتە باڵەکانی بە واسحیکیان هاتوو لە یاساکە بەڵام ئێستا هەموو بەرگەومادە و بەرگەومادەکان یاساکە بە واسحی ئاماژەی بە کورتە باڵا کردووە بەڵام مشکلەکە ئەوەیە کە جێبەجێ ناکرێت بەڵام لە ئاستی حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر خۆتان بزانن جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کاکوبات بڕیاری یاوەکە یەکەی نیشتەجێبوون بە شێوەی شقە بۆ خاوەن پێداویستیەکان و بەڵێنی بە کورتە باڵەکانیش داوەکە 300 شقە بۆ دروست بکات و بەرهێنان و شارەوانیشی ڕاست باردووە خەریکن زەویشیان دابین کردووە چەند زەویەک پێشنیار کراوە بەڵام ماوەتەوە لەسەر ئەوەی کە چ زەویەک بۆ کورتە باڵەکان لەبەرەوەی کورتە باڵەکان بڵێن پێویستە لە شوێنێکا بن زۆر دووری شار نەبن نزیک بن لە ناو شار و لە شتەکانی ترەوە بۆیە لەسەر ئەوە ماوە ئێمە هیواخوازین بەس نزیکترین کات ئەو پرۆژەیە بڕیاری لێ بدرێت و بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و کەمێک لە ئێش و ئازارەکانی کورتە باڵەکان کەم بێتەوە کە ئەگەر هیچ نەبێت کورتە باڵا ئەگەر کرێچیش نەبێت لەوە باشترە کە کرێچی بێت چونکە ئێمە زۆربەی کات ئەو کورتە باڵانەی کرێچین دەبێت کۆمەڵی کورتە باڵەکان لە ڕێگەی خۆی و لە ڕێگەی ئەو کەس و لایەن و کۆمپانیانەی کە هاوکارن و دەستگرۆ بوون لە سەرەتای دروستبوون و تا ئێستا ئێمە هانا بۆ ئەوان نەبین بۆ ئەوی کە کرێ مانگانیان بۆ دابین کات. بەڵێ کاک دلێر ئێوە دواقسەتان دەبێت لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ڕۆژی بۆ 26 یانزەکە تێپەڕیوە ئەو دواقسەتان چی دەبێت یاخوپیانتان چی دەبێت؟ ئێمە بڵێن کۆتا قسە مازجارێکی سوپاسیەوە کەم و پیرۆزبایی ڕۆژی جیهانی کە خاوەن پێداویستی تایبەت لەو وڵات و دەوڵەتانە کەم کە ژیانێکیش کۆمەندانە و شایستیان بۆ خاوەن پێداویستی تایبەت دابین کردووە بەڵام لە هەرێمی کوردستان جارێکی تر لە بری پیرۆزبایی داوا لە حکومەت لەلایەنی پەیوەندیدار لە
خواپێداوەکان لە سەرمایەداران کە لەسەر خاک و وڵاتی کوردستان بوونەتە ملیاردێر و لە هەموو ئەو کەسانەی کە خوا سەرۆتێکی پێداون بە هەر یەکێ لە ئاستخۆوە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو کورتەباڵەکان دەرگامان کراوەیە بۆ هەر کەسێک بۆ هەر کەس وولایەنێک کە بێ بە هەر شێوەیەک خزمەتی کورتەباڵەکان کات ئێمە ڕێکخراوێکی مەدەنین تێ کۆشین لە پێناو مافەکانی مافەڕەوەکانی خۆمان بۆ ئەو دروست بووین سەر بە هیچ هێز وولایەنێکی سیاسی نین کە بەستابینەوە بە هیچ هێزێر لە ناو کورتەباڵەکانە لە هەموو دەنگ و ڕەنگەکان و تەنانەت بەلایەنیشی تایە لەم ناو کورتەباڵەکان بۆیە ئێمە بە کەسانێکە گەروا تێگەشتون ئێمە سەر بە هێزێکی سیاسین و تەنیا وەلامان بۆ کەس وولایەنێکەیە ئێمە ئەوە نییە بەڵام ئێمە ئەوەش دەڵێن کە هەر کەسێک بێت هەر لایەنێک بە هەر شخصێ بێت هاوکار بێ ئێمە جێ خۆیەتی باسی بکەین لەبەرەوەی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم ڕێکخراوەش بە حکمی ئەوەی ئێمە لەم زۆنا بووین زۆنی سەوز لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان ئەوەی کە پێیان کرابێ کەم تا زۆر باش بوون بەڵام یەکێتی نیشتیمانی جێ خۆیەتی بڵین لەگەڵ ڕێکخراوەکان و کورتەباڵەکانیش ئەوەی پێی کرابێ وەکو لایەنی سیاسی کردوێتی ئێمە زۆر سپاسانەکەین زۆر سپاس بۆ کاک لێ فەرێق و تەبێشی کۆمەڵی کورتەباڵانی کوردستان سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش